سپاس و ستایشی نەبراوە و بەردەوام بۆ پەروەرگاری جیهانیان، درود و سەڵات و سەلام لەسەر گیانی پاچی پێغەمبەر پێشەوای مرۆڤایەتی، بەڕێز سەرۆکی دەزگا، بەڕێزان ئەندامانی باڵای دەزگای نووری حیکمە، بەڕێزان مامۆستایانی خۆشەویست، قوتابیانی ئازیز، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵین لە دەزگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کۆ دەبینەوە بە مەبەستی ئاهەنگی کۆتایی ساڵی خوێندنی 2021-2022 لە ڕێکەوتی چاری دەی 2022 زاینی بەرامبەر بە 8 ڕەبیع الئەوەل ساڵی 1444 کۆچی. سەرەتای ئاهەنگەکەمان بە خوێندنەوەی چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین لەلایەن برای بەڕێزمان کاک عەبدوڕەحمان باجەنامیان بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور. والذي أوحينا إليك من الكتاب هو الحق مصدقا لما بين يديه إن الله بعباده لخبير بصير. ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير. جنات عدن يدخلونها يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا ولباسهم فيها حرير. وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور. خوای گەورە پاداشتی زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان بداتەوە. قورئان دیاریە لە پەروەردیگار ببێ بە یاسا لە دێهات و شار. قورئان هاتووە بۆ حکمکردن نەک بۆ خوێندنێک بێ پەیڕەوکردن. قورئان هاتووە بۆ سەرفرازی بە پەیڕەوکردنی خوا بکەی ڕازی بە پەیڕەوکردنی خوا بکەی ڕازی. بەڕێزان ئێستاش گوێبیستی وتەی بەرپرسی بەشی گەنجان دەبین لەلایەن زۆر بەڕێز مامۆستا دێرواحید با بەڕێزیان بفەرمێن. الحمد لله والصلاة والسلام على رسول الله
وعلى آله وأصحابه ومن والاه. بەڕێز سەرۆکی دەزگای نووری حکمە، بەڕێزان برایان لە ئەنجومەنی باڵا، ئەندامانی قەدرگران، بەڕێزان مامۆستا سەنگینگەکان، قوتابیە خۆشەویستەکان، میوانە ئازیزەکان، بەخێر بێن بۆ ئاهەنگی دەرچوونی ساڵی 2021-2022 لە ناخی دڵمانەوە بەخێرهاتنیەکی گەرمتان دەکەین، پێتان دەڵێن بەخێر بێن سەرسەر و سەرچاومان. ئازیزان، ئینشاءالله هەمومان لەژێر ئەم فەرموودەی ئازیز پێغەمبەری ئازیزمان کۆ دەبینەوە کە دەفەرمێت: خەیڕکم من تەعەلەمە القورئانە وعەلەمە. بەڕێزان، سەبارەت بە داتا و زانیاریەکانی ساڵی ڕابردوو، ساڵی 2021-2022 لە بەشی گەنجان پێک دێت لە دوو یەکە، یەکەی بەشی لەبەرکردن و هەروەها بەشی فێرکردن، و هەروەها دەوامیشیان دابەش دەبێت بەسەر دوو ڕۆژدا. بەشی لەبەرکردن ڕۆژانی سێشەممە دەوامیانە، و هەروەها بەشی فێرکردنیش ڕۆژانی شەممە دەوامیانە. یەکەی لەبەرکردن پێک دێت لە 9 قۆناغ، ئەو قۆناغانەش دابەش دەبن بەسەر 17 هۆبە، و هەروەها ژمارەی قوتابیانی لەبەرکردن لە 126 قوتابین، و بەشی فێرکردنیش پێک دێت لە 3 ئاست: ئاستی بەرایی، قۆناغی بەرایی کەوا ژمارەی قوتابیان 8 قوتابیە، و هەروەها قۆناغی یەکەمی قۆناغی فێرکردن ژمارەی قوتابیان 117 قوتابیە، و قۆناغی دووەمیش ژمارەی قوتابیان 45 قوتابیە، و هەروەها دابەش دەبن بەسەر 13 هۆبە. بەڕێزان، ئەمڕۆژ بڕوانامە بەسەر ئەوانە ئەو قوتابیانە دابەش دەکرێت کەوا بەشداریان کردووە لە تاقیکردنەوەکانی کۆتایی، و هەروەها بۆ بەشی لەبەرکردن ئاستی دەرچوون 170 پلەی نمرەکانە، و هەروەها بۆ بەشی فێرکردنیش ئاستی دەرچوون 160. و هەروەها بەخێرهاتنی بەڕێز زۆر دکتۆر شێرزاد عەبدولوهاب دەکەین، بەخێر بێ سەرسەر و سەرچامان. وآخر دعوانا الحمد لله رب العالمين. خی گەورە پاداشتی مامۆستا دلێر بداتەوە. بەڕێزان، ئێستا پێکەوە بینەری پارچە ڤیدیۆژی دۆکمێنتاری دەبین کە لەلایەن بەڕێوەبەراتی ڕۆشنبیری نووسنگەی دەزگا ئامادە کراوە بە مەبەستی زیاتر ناساندنی دەزگا. دەزگای نووری حیکمە ڕێکخراوێکی پەروەردەی و ڕۆشنبیری ناحکومی قازانجنەویستە. کار دەکات لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. لە بەرواری 2007 لە یەکگرتنی دوو دەستە و ڕێکخراوێک لەسەر دەستی ستافێکی شارەزا و بە ئەزبوون لە ژێر ناوی سەنتەری حیکمە لە شاری هەولێر خۆی ڕاگەیاند. دەزگا خاوەنی مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند، و دەستەی دامەزرێنەرانی تایبەت بەخۆی هەیە. دوای 2 ساڵ لە ڕاگەیاندن سپاس بۆ خوددا دەستی کرد بە گەشە سەندن و بڵاوبوونەوە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان تا ئێستاش لەکردنەوەی لەقی نوێ بەردەوامە. نووری حیکمە جگە لە نووسینگەی دەزگا و لەقەکانی چەندین بازنەی لە خوار لەقەکانی کردوتەوە کە بە بەردەوامی وانە و چالاکی و خزمەتکردنی قورئانی پیرۆزی تێدا بەڕێوە دەچێت. دەزگای نووری حیکمە استراتیژەتی وایە کە پێویستە موسڵمانان هەموو کات هێز و تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2009 ڕێکخراوی حیکمە لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نووری حیکمەوە. لەبەرەوەی توێژی منداڵ و نەوجەوانان داهاتووی هەر کۆمەڵگەیەکن، دەزگا گرنگجێکی زۆری پێداون و زۆرترین ڕێژەی قوتابیانی دەزگا پێک دێنن. ساڵانە بەتایبەت لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و دروست خوێندنەوەی قورئان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خولوسی مینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. یەکێکی تر لە سەرەکیترین کارەکانی دەزگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەم مەبەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە. لە پاڵ خوێندنی وانەی تەجوید و تەفسیر قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ ئەو قوتابیانەشی کە تا مەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە، بەشی تایبەتی بەهرەدارانی کردوتەوە و لە ماوەی 3 ساڵدا تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن.
هەروەها دەستگا ساڵانە هەڵدەستێت بە ئەنجامدانی پێشبڕکەی قورئانی پیرۆز لە ئاستە جیاوازەکاندا. ئەمە جگە لە هەڵسەنگاندنی قورئان لەبەران لەلایەن لیژنەیەکی تایبەت و بەخشینی بڕوانامەی لەبەرکردنی قورئانی پیرۆز. هەروەها دەستگا گرینجێکی تایبەت دەدات بە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان ئەلئیجازە فی القیراءە. سوپاس بۆ خوددا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان ڕشتەی پەیوەست لە ڕیوایەت و قیراءەتە جیاوازەکان وەردەگرن. جگە لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێت بە سازدانی چەندین خولو پرۆژەی خوێندنەوە و سیمینار و پانێڵ و چاڵاکی تر لە بواری زانستی و ڕۆشنبیری قورئانی. ئەمەش لە پێناو پەرەپێدانی توانای ئەندام و مامۆستا و قوتابیانی دەستگا بە تایبەتی و سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا بەگشتی. هەموو ئەو کار و چالاکیانە بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێن لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکانەوە. بەڕێزان ئێستاش بەیەکەوە دەچینە خزمەت وتەی سەرۆکی دەستگا بەڕێز کاک دکتۆر عەبدوڵڵا با بەڕێزیان بفەرمێن. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بناوي أنجمني بالاي دەستگا زۆر بەخێر هاتنی بەڕێز دکتۆر شێرزاد عەبدولوهاب دەکەین یاخوا بەخێر بێ ئاودان کردەوە بەخێر هاتنت دەکەین و هەروها بەخێراتنی هەموو برایانی بەڕێز دەکەین لە مامۆستایان و لە قوتابیان. خی گەورە هەموو لایەک مۆفەق بکە لما يحب ويرضى. و هەروها بەناوی ئەنجومەنی باڵا زۆر دەستخۆشی لە بەشی گەنجان و بەشی بەهرەداران چکە ئەوانیش تێدا بزەمن ئەوڕۆ زۆر دەستخۆشیان لێ دەکەم وەکو بەرپرسی بەش و هەروها وەکو ئەندامان کە لەگەڵی هاوکارن. خی گەور لێتان قبول بکە و بە هاوکاری هەموو یەکە کارگێڕیەکانی تری دەستگا کە پێکەوە بەدەستە جەمعی ئەو کارانە ئەنجام بدەن. خی گەور پاداش خێری هەموو لایەکتان بداتەوە و زۆر دەستخۆشی لە مامۆستایانی بەڕێز دەکەم. خی گەورە پاداش خێری هەموو لایەکتان بداتەوە. لە خی گەورە داواکارم هەم ئەو برایانێک کە لە کارگێڕین هەم ئەو برا بەڕێزانی کە وەکو مامۆستا لێرە خزمەت دەکەن. خی گەورە سوبحانەهو وتەعالا بەو خەیریەتە وەریان بگری کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی خەیرکم من تعلم القورآن وعلمه. و هەروها لەو کەسانەیان بژمێری کەوا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بە معلم الناس الخەیر وەصفیان دەکاتن کەوا خی گەورە سوبحانەهو وتەعالا و مەلائیکەتەکانی و ئەهلی ئاسمانەکان و زەوی و هەموو گیان لەبەران بۆ مێروستانەی کەوا لە ناو کونەکەی خۆیتی و بەو گیان لەبەرانەی کەوا لە ناو دەریانە هەر هەمویان دوعای خێری لۆ دەکەن. خی گەورە پاداش خێری هەموو لایەک بداتەوە. و پیرۆزبایی لە ئەو برا بەڕێزانەمان دەکەین کەوا چەند قۆناغێکیان بەڕیە لە قۆناغەکانی گەنجان. خی گەورە تەمەنتان پڕی بەرەکەت بکە و خی گەورە بەردەوامتان بکە و هەر جەنابیشتان بە ئیزنی خی گەورە دەبنەوە مامۆستا لەو دەستگایە. و هەروەها زۆر بەخێر هاتنی قوتابیانی ئەو ساڵ دەکەین قوتابیانی نوێ کە هاتینە ئەو ساڵ. خی گەورە مۆفەقتان بکە خی گەورە بەردەوامتان بکە خی گەورە هەموو لایەکمان حەشر بکاتن لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەهەشتی پان و بەرین. بەڕێزان زۆر بە کورتی پێم خۆشە ئاماژە بە شتێک بکەم کەواتەیدا مەبەستمە وەکو نعمەتی خی گەورە لەسەر خۆمان باسی بکەین. و ئەمما بنعمەتی ڕەبیک فەحەدث. دیارە لەو ژیانەدا ئێمە هەموو ئینسانێکەوە عاقڵ بی و هۆشمەند بی خەریکی هەوڵدانە. وەکو خی گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمێ یا ئەیها الئینسان إنك كادح إلى ربك كدحا فملاقيه. هەمومان خەریکی کەدح و زەحمەت کێشان و خەریکی ماندیبوونین هەتا وەکو دەگەڕێنەوە لای پەروەردگارمان لەو کاتەش ئینجا پاداشت یاخود سزای کار و کردەوەکانمان وەردەگرینەوە. وەکو معلومیشە کە لەوێن دەرێ خی گەورە باز دەکاتن هەر کەسێک بەدەستە ڕاست کتابەکەی وەربگریتەوە لەو کەسانەیەکەوە بە مەسروری و خۆشبەخت و ئەو کەسەیەکەوە سەعید و بەختەوەرە هەتا بە فەزلی خی گەورە. وەلا مقابلیشدا ئەو کەسێکەوە بەدەستە چەپ یاخود لە پشتیەوە وەڕاء ظەهری کە لەوێن دەفەرمی کتابی وەردەگریتەوە ئەو کەسە یەصلا سەعیرە خوا پەناماندا لە ئەهلی جەهەنەمە کەواتە هەمووی لە تێکۆشاندا بەڵام دوو مەسیری لێک جیاواز. و هەروەها پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمی لە حەدیثێکدا کەوا ئیمامی بوخاری ڕیوایەتی کردیە دەفەرمیتن
خەڵکانێک هەنە لەو دنیایەی دەبنە عەبدی دینار و دیرهەم ئینجا دوعایان لێ دەکات دەفەرمی تەعیسە عەبدو الدیناری والدیرهەمی والقەتیفەتی والخەمیسە ئەو کەسە بەدبەخت بی ئەو کەسەی کەوا دەبیتە عەبد و بەندەی دینار و درهەم و پۆشاک و ڕایەخ و شتی جوانی ئەوەش هەیە وەک لە مقابلیشدا رب العالمین دەفەرمی ومن الناس من يشري نفسه ابتغاء مرضات الله خەڵکانێک هەنە يشري أي يبيع خەڵکانێک هەنە خۆی دەفرۆشی لە پێناوی گەیشتن بە ڕەزامەندی خوای گەورە ئەوەش هەیە و ئەوەش هەیە بەڵام بەینی ئەو دوو سنفەی دیارە زۆر فەرقێکی زۆر هەیە و هەروەها لە حەدیثێش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی فكل الناس يغدو فبائع نفسه فمعتقها أو موبقها همو خەڵکێک دەردەچی بە زوویی دەردەچی هەوڵ دەداتن لۆی کەوا ئەوەی کەوا مەبەستیتی بەدەستی بینی ئیتر خەڵکانێک خۆیان دەفرۆشن جوهدی خۆیان سەرف دەکەن لە نەتیجەدا ئەوە خۆی پێدەفەوتێنیت لە بەرۆی کردەوەی خراپ دەکا ڕێگای شەیتان دەگریتە بەر سەرشۆڕی دنیا و عەزابی قیامەت بەدەست دەینی لە مقابلیشدا خەڵکانێک بە ئەنجامدانی تاعەت و بە ئەنجامدانی جۆرایەلی خوا و پێغەمبەری خوا خۆی دەکڕیتەوە و هەروەها هەم لە دنیاش بەختەوەر دەبی هەم لە قیامەتێش سەرفراز دەبی ئیتر بەڕاستی ئەو دوو سنفە وەکو دەڵێ بەڕاستی شەتانە بەینەهوما زۆر لێک جیاوازن وەکو دەڵێ کەسێک لە سەرابی یان لە ثوڕەیابی چەندی جیاوازە کەسێک لەسەر خۆڵبی یان لەسەر گەیشتبی بە یەک لە ئەستێرەکان و یاخود وەکو دەڵێ دیارە ئەسنافی خەڵکی زۆرە فمن الناس أنجم ومن الناس أقمار خەڵکانێک هەنە لە ناو خەڵکی وەکو ئەستێرەن خەڵکانێک هەنە وەکو مانگن دەدرەوشێنەوە لە ئاسمان خەڵکانێکی شێ ومن الناس ألف لا يعد بالواحد خەڵکانێک هەنە هەزاری هاوشێوەی وی لەسەر یەکتری خڕ بکەیەوە بە یەک کەس ناشێ خوا پەنامەندە ئیتر بە فەزلی خوای گەورە مەبەستم ئەوەیەکەوە خوای گەورە ئەو ڕێگا ڕاستەی نیشان دەینە هیدایەتی داینە لە بۆ عەقیدەی تەوحید و یەکخواپەرستی خوای گەورە تەوفیقی کردینەکەوە متەبعی پێغەمبەرەکەی بین صلی الله عليه وسلم و هەروها ڕێگای قورئانیش بگرینە بەر ئیتر وەکو خەباب دەفەرمی خوای لێ ڕازی بی تقرب إلى الله ما استطعت لخواي جورا نزيك بو أوندي بيد دكري واعلم أنك لن تتقرب إليه بأحب من كلامه إليه وبالزانة لي نزيك نابي وبخوش شويسترين ريقان بكوا لريقاي كلامكي بكوا قرآن بيروزا يتلوكو فضل خواي جورا باسي دكين كوا إما أو ريقا ما قلتي تبر كوا لخواي جورا رزاما ونزيك ما مكاتوا لخواي جورا دبارينوا کەوا سەباتمان پێ بەخشی لەسەر ئەو ڕێگا ڕاستە خوای گەورە تەوفیقمان بکا لە بۆ هەموو ئەو کارانەی کەوا دەبیتە مایە ڕەزامەندی ئەو و دووبارە لە خوای گەورە دەپاڕێم و هەروەکو لێرە لە خزمەت قورئانی پیرۆزکۆی کردینەوە خوای گەورە لە بەهەشتی پانوبەرین لە خزمەت ڕەسوول الله کۆمان بکاتەوە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين خوای گەورە پاداشتی زۆر بەڕێز سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵاه حەداد بداتەوە با پرسیارێکی بکەم بزانم کێ دەزانی چ بەشەکە بوویتە هۆکاری ئەوەی کە ئەمە لێرانە کۆبینەوە یەکێک دەست بڵین کاکا چ بەشەکە بەشی بەڵێ هیچەوە قورئان چ بەشەکە لەو دەستگای بەشی گەنجانە زۆر چاکە خۆشەویستان بەیەکەوە بینەری ڤیدیۆیەکی تری دیکۆمەنتاری دەبین سەبارەت بە کار و چاڵاکیەکانی بەشی گەنجان لەلایەن بەڕێوەبەرایەتی نووسینگەی دەستگاوە با بەڕێزیان فەرموو قورئانەکەم مەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆ ئەی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستی نێو دڵ و دەروونم
خۆشەویستینێ و دڵ و دەروونم لە کۆڕی یاران شەوقی تۆ باسە لە نێو سینەمدای چەشنی هەناسە لە کۆڕی یاران شەوقی تۆ باسە لە نێو سینەمدای چەشنی هەناسە ذکری حەکیمی بۆ دڵ دەرمانی نوری هودای تۆ تاجی سەرمانی ذکری حەکیمی بۆ دڵ دەرمانی نوری هودای تۆ تاجی سەرمانی قورئانەکەم مەی ڕووناکی ژینم بە نوری تۆیە گەر من ببینم نەغمەی جەنەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم ئارامی گیانم تیماری دەرم تاقە شیفای تۆ بۆ ئاهی سەردەم ئارامی گیانم تیماری دەردم تاقە شیفای تۆ بۆ ئاهی سەردەم قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم خی گەورە پاداشتی برایانمان بداتەوە لە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری نووسینگەی دەستگا. بەڕێزان چەند موژدەیەکمان هەیە. یەکێک لە موژدەکان بریتیە لە یەکێک لە پرۆژەکان کە پرۆژەی میهادە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز کە ئەم قۆناغە بریتە لە پێشبڕکێی لەبەرکردنی سوڕەتی ڕەحمان بە تەفسیرەوە لە پێناو زیاتر ئاشنابوون و تێگەشتنی کۆمەڵای کوردی بە قورئانی پیرۆز تێبینی بەشداریکردن بۆ هەموو تەمەنێکە و واتە تەمەن پێوەەر نییە و هەموو تەمەنێک دەتوانێت بەشداری بکات لە ڕۆژی هەینی بەرواری 28 دەی 2022 تاقیکردنەوە بە شێوەی نووسینەکەی و بە تەفسیرەوە ئەنجام دەدرێت. خەڵاتەکان بریتیە لە 110 خەڵات کە بەم شێوازەی خوارەوەیە 10 خەڵاتی عومرە و 100 خەڵاتی دیکەی شایستە. تاقیکردنەوە لە سەرتاسەری کوردستان لە زۆربەی ناوچەکان ئەنجام دەدرێت و تەفسیری ئاسان و ڕامان تەفسیری ڕامان و پوختە و بە زمانی بادینی تەفسیرە بساناهی و زمانی عەرەبی تەفسیری مویەسەر دەتوان بەکاربێنن و لە کۆتاییدا تاقیکردنەوە بە شێوەی نووسینەکی دەبێت بۆ هەر کەسێک ویستی بەشداریکردنی هەیە. بەڕێزان بەیەکەوە پڕ بەدڵ پێشوازی لە زۆر بەڕێز دکتۆر شێزار عەبدولوهاب دەکەین بۆ پێشکەشکردنی وتارەکەی با بەڕێزان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. ملیارها ملیار حمد و سنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی الله کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاکی پێشەوامە نوری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی دەستخۆشی و خۆشحاڵی خۆم دەردەبڕم لە دەستگای نوری حکمە بە بەڕێزیان مامۆستا دکتۆر عەبدوڵڵا و باقی هەموو برایان و هەموو ئەوانەی کە هاوکارن لێرە دەستخۆشیان لێ دەکەم کە خی گەورە پایەداریان کات، خی گەورە لە بەرەکەتی ئەو قورئانە بەهرەمەندتریان کات، خی گەورە هەرچی خێر و بێری ئارد و ئاسمانی هەیە بەسەریاندا بڕژێنی و تەمەنی هەمویان درێژکە بۆ ئەوی زیاتر و زیاتر لە خزمەتی ئەو قورئانە و ئەو ئیسلامە و ئەو سەحوە و دەعوەدا بین.
و سپاسی ئامادەبوونیشتان دەکەم خۆی گەورە جزای خێرتان داتەوە و بە تایبەتی بەشی گەنجانی ئەو پرۆژەیە خۆی گەورە سەرفراز و مۆفەقیان بکات و ئینشاءڵڵا خۆی گەورە تەمەند درێژیان دەکات بۆ ئەوەی بتوانن چاکتور و پوختتر لە خزمەت ئەو قورئانەدا بژین. خۆشەویستانم، تاوان هەر لە بۆ قسەی خۆش ئەمن لە بیرم کرد بوو محاضەرەم هەیە لێرە بەخوای دەزێئێکی بووم هەرەوەندە تەلەفۆنیان کرد بەخوای بەپە لە سەری کەرێمان سوڕاندەوە زوو بگەین ئێرە و بۆ ئەوەی شتێک لە خزمەت ئەو برا عەزیز و خۆشەویستانە باز بکەم. تاوان ئازیزانی من، گەنج تەمەنی گەنجێتی گەورەترین نیعمەتی خوایە لە ژیانی ئینساندا. ئەو نیعمەتە پێویستی بە شکرانەیەکی گەلک زۆرە، بەڵام شکرانەی نیعمەتی گەنجیاتی هەر ئەوەندە نییە ئەتوو دانیشی برێ خوایە زۆر سپاس زۆر مەمنون کە ئەمنت کردتە گەنج، چونکە شکری خودای گەورە لە بۆ هەر نیعمەتێکی بە سێ شتە. یەکەمینیان بە دڵ بزانی کە ئەم نیعمەتە تەنها خوا بەخشێوێتی، کەس منەتی ئەو نیعمەتەی تۆی نییە لەسەرت نییە، تەنها نیعمەتەکە ئی خوایە. دووەمین بە تعبیر بە قسە ئەو نیعمەتە سپاس گوزار بکەی. سێم بە کردەوەش ئیسپات بکەی کە ئەتوو سپاسی ئەو نیعمەتە دەکەی. زەبڕاستی ئەم نیعمەتەی گەنجیاتی ئەوەندە گەورەیە لە لای خۆی گەورە لە ڕۆژی قیامەتێ پرسیارەکانی تایبەتە. خۆی گەورە لە تەمەنت دەپرسی بەگشتی، بەڵام لە تەمەنی گەنجیاتی بەتەنێ لێ دەپرسی. دەکەواتە بەڕاستی ئەم نیعمەتە بۆیە پرسینەوەی لەسەرە بە تایبەت دیارە زۆر گەورەیە لەکن خۆی گەورە و بۆیە پرسینەوەی تایبەتیشی لێ دەکرێتن. دێ ئازیزانم خۆشەویستانم گەنجانی بەڕێز، بەڕاستی دەبی ئاگامان لەو عمرە بێ، بەڕاستی دەبی ئاگامان لەو تەمەنەی گەنجیاتی بێ کە زۆر بە سەریعی دەڕوات. هەر ئەوەندە تەمەشای ئاوێنەی بکە دیتت ڕیشە سپی بووە، هەر ئەوەندە تەمەشا ئاوێنە بکە بزانە کەوا مووی سپی هجومی بۆ کردی و ڕیش و سەری داگرتووی. بۆی ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای دەبی جارێک ئەچێتە بەر نەینۆک و تەمەشای خۆی دەکا، دەبینی داوە مووی سپی لەسەر گوێیەکانی لەسەر ئەم وانەی سەر ئێرەی زوو ئینسان ئەوانەی سپی دەبی، بەسخوا لوتفی لە بەگەرە من کردە سپی نەکردیە، ئەوانەی سپی دەبی سبحان الله تەمەشایەکی خۆی کرد و فەرمووی ئەیا بوومەتەن قەد عەشەشتی، ئەیا بوومەتەن قەد عەشەشتی على الرغم من طولي سبحان الله أيا بومة قد عششت على هامتي على الرغم مني حين طار غرابها رأيت مني خراب عمري فزرتني فمأواك في كل ديار خرابها دفرما أي كند بو أتو أو كاتي هاتي هلا نبكي لداي من كاتي كوا قلي سرم أفري توش عادت دوايا أي قل أي كند ببو عادت دوايا تو لو شوێنانە دەنیشی کاتێک کە وێرانە بوونە. زە ئازیزانم پێش ئەوەی عمرمان وێران بێ، پێش ئەوەی بێتاقەتی هجووممان بکاتە سەرێ، پێش ئەوەی بێهێزی و پیری هجووممان بکاتە سەرێ، بە ئەو قیمەتی عمری خۆمان بزانین، بە ئەو گەنجەتی خۆمان بە فیڕۆ نەدەین، چونکە ئەوەی بە گەنج دەکرێت بە هیچ کەس ناکرێت. ئەو هیمەت و ئەو غیرەت و ئەو خزمەتەی بەلاو و گەنج دەکرێت بە هیچ کەسی تر ناکرێتن. زانە دینی مەسیحیەت کە دینێکە و عەقلیش قبوڵی ناکات، چونکە معقول نییە سێ یەکسانە بە یەک و یەکیش یەکسانە بە سێ، هیچ عەقلێک ئەمەی تەقەبوڵ ناکات. لەگەڵ ئەوە سوبحان الله ئەم دینە هەر باقیە. لەبەر چی باقیە؟ لەبەر دوو هۆکار. هۆکاری یەکەم لەبەرەوەی بەڕاستی گەنجێکی زۆر خزمەتی دەکەن کە پێیان دەرن مبەشرین. بەس لە ئەفریقیا لە قارەی ئەفریقیا عەبدوڕەحمان سمیت دەفەرمی 4 ملیۆن مبەشری لە بۆ ئیشیان دەکرد، 4 ملیۆن مبەشیر، 4 داعی لە بۆ دینی مەسیحیەت. دووەم هۆکار پارە و سەروەت و سامانی خێرکەر و خێرخوازەکان و دەوڵەمەندەکانە کە لە پشت پرۆژەی مبەشیرەکانەکەوە ئیش بکەن و دینی مەسیحیەت بڵاو بکەنەوە. دێکەواتە مانی دینی مەسیحیەت بەهۆی گەنجەکانیەتی، بە هیمەتی گەنجەکانیەتی. جا گەنجانی خۆشەویستم، ئێوە لە سێ شت دەبی زۆر وریای خۆتان بن و زۆر بە هیمەت بن لەو سێ شوێنەدا، چونکە گەنج یعنی هیمەت،
گەنج یعنی غیرەت، گەنج یعنی تاقەت و وزە. هەر کاتێک ئەم گەنجە هیمەتی هەبوو وزەی هەبوو بەڕاستی دەتوانی شتی زۆر زۆر گەورە بکاتن. گەنجی ئێمە گەنجی کورد پێویستە لە سێ شوێندا بەڕاستی بە هیمەت بێ. شوێنی یەکەم لە وەختی عیبادەتدا بەڕاستی گەنج دەبێ بە هیمەت بێ لە بۆ عیبادەت، لە بۆ شەو نوێژی، لۆ چێشتە نوێژی، لۆ سنەتی بەڕۆژی بوونی دووشەم و پێشەمەکانی، لە بۆ زیکر و ورد و تەهلیلە و قورئان خوێن و قورئان لەبەرکردنەکەی بەڕاستی دەبی بە هیمەت بێ. ئەو گەنجەی بە هیمەت نەبێ ناتوانانی قورئان لەبەرکە. ئەو گەنجەی بە غیرەت و بەهێز نەبێ ناتوانانی تاعەت و عیبادەتی خۆی بە جوانی و بە بەردەوامی جێبەجێ بکە. دێکەواتە زۆر گرینگە ئەم گەنجەی ئێمە، ئەم لاوەی ئێمە بەڕاستی لە عیبادەتدا بە هیمەت بێ. زۆر جوان ئاگەی لە عیبادەتەکان بێ، چونکە ئەوەی بەلاوی پێت دەکرێت، ئەوەی بە گەنجی پێت دەکرێت، بە پیری پێت ناکرێت. کاتێک کە عمرت لە چلی بەسەرکەت بەخوای ئاەتێکت پێ لەبەر ناکرێت. زۆر بە زەحمەت حەدیثێکی پێغەمبەرت پێ لەبەر دەکرێت. چونکە مێشکت مشەوەشە، مێشکت مەشغوڵە، مێشکت هەمووی وا بەرەو پوکانەوە دەڕوا. بۆیە زۆر مهمە تۆ لە گەنجیدا بەهانای خۆت بێ، عیبادەتێکی جوان بکەیت، زەخیرەیەکی باش بۆ قیامەتی خۆت دابنێیت. هەموو ئەو پیاوە ساڵحانەی کە بوونە ئەولیا، کە بوونە ئەسفیا، هەموو لە گەنجێتی خۆیان حەولیان داوە، بۆیە لە پیری دووریتیانەوە. هەموو بە گەنجیاتی خۆیان هیمەتیان کردووە، بۆیە لەکن خوای گەورە بوون بە وەلی و هەر بژاردەی خوای گەورە. دێکەواتە حاڵەتی یەکەم، هیمەی یەکەم لە گەنجیاتیدا ئەوە بە هیمەت بین لە کاتی عیبادەتدا. دووەم بە هیمەت بین لە کاتی تەڵەب العلمدا. بەڕاستی بەدەستهێنانی زانست، لەبەرکردنی قورئان، فێربوونی تەفسیر و علوم قورئان و علوم حەدیث و فقه و ئوسولی فقه، ئەوە بە خاوە خلیسک بەدەست ناکەوێت. دەبێ بە هیمەت بی، دەبی زەریع بی، دەبی بەڕاستی لە کات و باتی خۆتدا تۆ ئامادە بی لە بۆ دەرسەکان، ئینجا فێر دەبی. بەڕاستی ئەو گەنجەی بە هیمەت بێ، ئەو گەنجەی هانی خۆی بدا کە فێر بێ، بە ماوەیەکی زۆر کورد دەتوانی گەورەترین زانست و باشترین زانست بەدەست بێنیتن. ئەمما ئەگەر تو بڵێ ساڵە چکە لەبەر دەکەم، ساڵە چکە دەخوێنم، ساڵە چیکە بەشداری دەکەم، بەخوای گەنجێتی بەجێ دێلی و تۆش هەر لەولای بەجێ ماوی. زۆر گرینگە بەڕاستی گەنجی ئێمە بە هیمەت بن لە بۆ تەڵەب العلم. ئەوەی ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەفەرمووی هەموو ڕۆژ 12 دەرسم دەخوێن. 12 دەرس لە علمی قورئان، لە علمی تەفسیر، لە علمی فقه، لە ئوسولی فقه، لە هەموو علمەکان هەموو ڕۆژ 12 دەرسی دەکەن مامۆستایەکانی خۆی دەخوێن. ئەخە ئاوا دەبتێ. هەر کەسێک ئەوە هیمەتی بێ ئاوا دەبێتن. یەک لە عالمەکانی کە پێ دەڵێن ئیبن جەوزی ئەلحەنبەلی ئەلبەغدادی، لێک لە خوتبەکانی خۆیدا کە لە بەغدایە داوێتی و مەشهورە، دەفەرمی خەڵکینە بەڕاستی ئێوە بێهیمەتن، خەڵکینە بەڕاستی ئێوە بێهێز و بێتوانان. دەفەرمی قەسەم بەو کەسەی کە ئێمەی دروست کردووە، تەنها خۆم 22,000 مجەلەد کتاب بخینتەوە. 22,000 مجەلەد کتاب. پاشان دەفەرمێ بەوەڵڵا بەو دەستانەی خۆم 2,000 مجەلەد کتابم نووسیتەوە. سبحان الله، 2,000 مجەلەد کتابی نووسیتەوە. زۆخۆ ئەوانە پێی نارێن کتاب، ئەوانە هەر کوڕاسەیەوە، ڕەسائیلە، کتابەوە ملی ئەستوربی ئەوەندە بیتن. جا ئازیزانم بزانە ئەمانە بە گەنجیەتی کردوویتیان 22,000 مجەلەد کتاب بخینەوە کاتی دەوێت، ساتی دەوێت. بەڵام چونکە ئەو گەنجە کاتەکانی خۆی نەفەوتان، وەختەکانی خۆی بە فیڕۆ نەدا، بۆیە توانی بەڕاستی کارێکی زۆر گەورە بکە. گەنج و لاوی بەش پێویستە بەڕاستی بۆ بەدەستهێنانی زانست و زانیاری و لەبەرکردنی قورئان و فێربوونی علومەکان بەڕاستی بە هیمەت بن، کات و ساتی خۆیان بە فیڕۆ مەدەن. حیفە گەنج خاتی خۆی بە سۆشیال میدیا و بە فەیسبوک و نەزان بەو گەمە و بازاڕە بە فیڕۆ بدە. حیفە، بە خودای حیفە. وەڵڵی قەت لە بیرم ناسی زارێکی ئەوها لە مەجموعە گەنجێک ڕاوە سابن قسەیان دەکرد، دیتم یەکەچیان دەیگوت وەڵڵا مامۆستا ئەمن هەتا نوێژی بەیانی ئەوڕۆ لە دیار فەیسبوکی بوو. بەڕاستی جەرگم ژانی کرد. لە عیشاوە هەتا بەیانی چەند سەعات دەکا. تۆگە کتێبەکت بخوێن بایە خلاصت دەکرد. هەر قورئانێک جوزئەکە لەبەر دەکرد. بەڵام بەداخەوە تۆ ئەوە بەس خەریکی فەیسبوک بی کە هیچ علمیشی تێدا نیە، بەڕاستی هەموو عمرت بەزایع دەچی. دەی گەنجانی خۆشەویستم ئاگاتان لە عمری خۆتان بێ،
ئاگاتان لە وەخت و ساتەکانی خۆتان بێ بەرەوەی چەند ڕەزیل بن لە وەختەکان ئەوەندە ڕەسیدی علم و زانستیتان بەرز دەبێتەوە چەند سەخی بن بە وەقت فڕۆ دافی ڕۆدانتان ئەوەندە ئاسی علم و زانستیتان نوی دەبی دەکەواتە ئەگەر دەتانەوێت علم بەدەست بینن و زانیاری بەدەست بێنن بە هیممەت بن هەم لە خوێندندا و هەم لە بە فێڕۆنەدانی وەقت و ساتەکانتاندا تیانە عالیمێکی تیان قوربان ئیشمان پێتە ڕاوەستە گوتی بڕۆن ڕۆژ ڕاگرن ئەو زەوەرە ئیشتان دۆ دەکەم ئەمن کاتم نییە بڕۆن ڕۆژم بۆ ڕاگرن ئەوزە عالیمێکە ناوی کتێبێکی هەیە ئیبن العەقیل الحەنبەلی ابن العقيل الحنبلي نك ابن العقيل أو ألفية ابن المالكي دانا أو نا ابن العقيل الحنبلي كتاب شينا الفنون طبعا كتاب الفنون لقد داجر كدين بغداد لا هولا لا يتتروا ما غولا كانوا هولاك وهاتين قرتيان أو كتاب فوتا طبعا أو كتاب زور أقاويل سنة سن مجلدة بلان كوي قصة كان متفق لسر أو 406 مجلد بوا هندك درن 600 هندك درن 800 بلان بيقين أو كتابة يكتبي تلا كتابة كان الفنون 406 مجلدة استاج يقدو مجلدي هرماوة وباريز راوة سبحان الله كابرايك بيكتب بنوسي ب 406 مجلد دبي سن كتابي كي هبيو هم ينسرا بيتن زا أو كابراي عادتي وابو كاتي ككتابي دا نسي بقميش دا يعني نسي بقميش قميشة كاي كبيدا نسي كورد بو ألو لا يدادنا حتى بازا شازا بيس قميشي بيك ودادنا إنزا روي لديواري دا كدو يق قميشة كان يتساعدك الآوة داويشي دا زولا يق لفقية كان فرمي قربان أو أتو تصدري وقتي كقميشة كان تساعدكم قلت حتى أو قميشانة تساعدكم نوشي قلمك يتساعدكم بنزاعيتي لقرآن دخوينم بۆی نسحەتی تەلەبەکانی دەکرد فەرموو ئەگەر هەستان لە لای من چوونەوە ماڵێ دوو مەڕۆن بە قسان مەشغوڵ دەبن هەر یەکی جودا بڕۆن ئەو قورئانەی ویرکەنەوە کە لەبەرتانە چەند احتیمامی بە وەقتدایە ئەوانە بەو شێوە دروست دەبن کەسێک دروست دەبێ کە ڕەزیل بێ بە وەقت و کەسێکیش پاش بەجێ دەمێنێ و لە کاروان جێ دەمێنێ کە ئاگای لە وەقت و ساتی خۆی نەبی وسيم شد كبراسي جنزي إما بهمت به بغيرت به وتوانيها بيتن لكاري بانجوازي دا عزيزانم أم إسلام بأيوة دمينه هر كاتك أم إسلام عظيمة راست دين خوايا بلان خوا وسائل دروس كردوا للجان وأن ليس للإنسان إلا ما سعى دنيا إسلامتي دنيا أسباب ومسبباتها خواهی گەورە ئەگەر داعی نەمینێ ئەو دینە لە چێ بڵاو دەبێتەوە چێ بڵاوی دەکاتەوە کەواتە مانی ئەم دینە تەرەقی ئەم دینە گەورەی ئەم دینە بەبوونی ئێوەیە هەتا ئێوە هیممەتتان هەبێ بۆ خزمەتکردنی ئەم دینە لە بەرزیدا دەبێت هەر کاتێک غیرەتمان نەما هیممەتمان نەما ئەو دینەش لە کزیدا دەبێت دەیکەواتە تەماشای حاڵی ئیسلام بکە ئەگەر دیتت حاڵی ئیسلام لە کزیدایە بزانە ئێمە بێ هیممەتین بزانە ئێمە بێغیرەتین بزانە ئێمە سارد و سوڕین بەڵام هەر کاتێک ئیسلام لە تەرەقیدا بوو و سەحوەی ئیسلامی لە گەشە سندندا بوو بزانە هیممەتتان بەرزە دەی تەماشای حاڵمان بکەن بەڕاستی ئێمە بێ هیممەتین و بەڕاستی غەم ساردین بەرامبەر ئەم ئیسلام و ئەو داوای ئیسلامیەیدا دەکەواتە گەنجی خۆشەویست هەر تۆی ئەو ئیسلامە عەزیز دەکەی هەر بەسای تۆی ئەو ئیسلامە گەورە ئەبێ تەرەقی ئەکا گەشەعەکە و ئەمینێتەوە لە ناو ژیانی ئێمەدا بەڵام هەر کاتێک گەنجانمان بەڕاستی نەیزانی خەریکی چییە ئەو کات دینی ئێمە لە خەتەردا دەبێت ئەگەر دەتەوێت بزانی قەدری لەکن خوا چەندە تەماشای حاڵی خۆت کە بە چ خەریکی ئایا بە خزمەتی ئیسلام خەریکی ئایا بە سەحوە و داوە خەریکی ئایا بە دەرس و دیراسەت خەریکی ئایا بە هەمنی موسڵمانان خەریکی ئایا بە بانگەوازی خەریکی ئایا بە دەرد و مەحنەتی موسڵمانان خەریکی ئەگەر خەریکی ئەوانە بووی بزانە خێرت تێدا ماوە ئەمما ئەگەر بێهەم بووی بێغەم بووی بێفکر بووی بزانە خێرت تێدا نەماوە زە عەزیزانم بەڕاستی گەنجی ئێمە زۆر پێویستە هیممەتیان دووبارە هەڵسێتەوە بۆ ئەم سەحوە ئیسلامیە بۆ ئەم بانگەوازە ئیسلامیە عەزیزانم میلەتی ئێمە لە خەتەردان هەمووتان لە من باشتر دەزانن خێزانەکانمان لە خەتەردان عائیلەکانمان هاوژینەکانمان لە خەتەردان منداڵەکانمان لە خەتەردان
هەرچی پرۆژە هەیە لەو کوردستانە لە خەتەردایە چ پرۆژەی سیاسی دەرەی چ پرۆژەی ئابووری دەڵێ چ پرۆژەی کۆمەڵایەتی دەڕێ چ پرۆژەی پەروەردەیی دەڵێ هەر هەمووی لە خەتەردان دێکەواتە ئێمە دەبی بە ئاگا بین ئەگەر بێت و ئێمە هیممەت نەکەین وە گەنجانمان هیممەتی خۆیان نەجوولێنەوە بەخوای ئاو دەمان بە ئەو کات بەخەبەر دێین ئەو وەختیش حەسرەت و پەشیمانی و دەستگەستن بە فیڕۆمان ناکەوێتن جا ئازیزانم مەردی خوابن هەستنەوە خزمەتی ئەم دینە بکەن بەو قورئانە لەبەرتانە ئەم نورە بڵاو بکەنەوە بەغیرەت بن شەرم مەکەن بۆ شەرم دەکەن ئەم نور و بەرەکەتەتان پێیە بۆ شەرم دەکەن ئەو خێر و بەرەکەتەتان پێیە پێم بڵێن خەڵک چی پێیە بەوەڵڵا لە غەیری زوڵم لە غەیری تاریکی لە غەیری مەشاکل لە غەیری ناڕەحەتی هیچ کەی پێ نییە تۆ نورت پێیە تۆ خۆشیت پێیە تۆ ئارامیت پێیە تۆ ئاسایشت پێیە تۆ هەموو شتێکی باشت پێیە ئەوان هیچی باشیان پێ نییە دەی تۆ بۆ شەرمت بەخۆیە بۆ شەرم لە خۆت دەکەی کەوا بێ خزمەتی ئەم ئیسلام و ئەو دینە بکەی جا ئازیزانم مەردی خوابن یەک نمونەی دەژێڕمەوە ئەو عالیمە زۆر مەشهورە وە بیستیشتان دکتۆر عەبدوڕەحمان سمیت طبعا ئەو پیاوە خوا بەرەکەتی هاوێشتە عومری خوای گەورە هاوکاری بوو کە مع العلم داعش نەبوو ئەو کابرا ئیمام و خەتیبیش نەبوو خەریجی ئەزهەریش نەبوو عەبدوڕەحمان سمیت کابرایەکی دکتۆر بوو لە بەغدایە کولێت طبی تەواو کرد پاشان چۆ بەریتانیا چۆ ئەمریکاش لەوێندە بۆردی تەواو کرد سبحان الله ئەو پیاوە بەس هەممی ئەو پیاوە بۆ ئیسلام هەممی ئەو پیاوە بۆ قورئان هەممی ئەو پیاوە بۆ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم وەی کرد بچێتە ئەفریقیا بەڵام چ کەسێک ئەو پەڕی هیممەت ئەو پەڕی غیرەت ئەو پەڕی ماندی نەناسی توانی بە ماوەی 25 ساڵ 11 ملیۆن و 500,000 کەس بکاتە موسڵمان ڕاستە بەتەنێ نەبووە موەسسە بووە چوە ئیشی موەسساتیە ئەوڕۆ کەسێک بێ بەتەنێ ئیش دەکەم شتیەوە هەنێ گورگ دەتخوا بەڵام دەبێ ئیش موەسساتی بی ئیش بەدەستە جەمعی بیتن جا بۆیە تەمەشاکە ئەم پیاوە تەنها یەک کەس توانی هەرچی خەریتە و هەرچی تەختیت و پیلانی مەسیحیەت هەیە لە ئەفریقیا هەریوەشێنتەوە هەرچی مەسیحیەت دای نابوو و ئەفریقیا بە ملیار دۆلار بە ملیارها ئیمکانیات بە ملیۆنەها دوعات هەمووی فەشەلی پێهینا بە یەک کەسی بە هیممەتی یەک کەسی بە غیرەتی یەک کەسی کتێبێکی هەیە پێم خۆشە ئەو کتێبە بخوێنەوە کتێبەکە بە ناویشانی ئیلا وەلەدی سوهەیب یا ناوەچی کەشی لێیە سەفەر و خەیرن ئیلا ئەفریقیا کتێبەکە نامەیەکە نووسیتی لۆ سوهەیبی کوڕی بەس بزانە باسی کینیای دەکە کینیا باسی وڵاتی کینیای دەکە یەک سەفەری دایر مەدایری هەموو وڵاتەکانی شارەکانی دەوڵەتی کینیای کردە بەس بزانە چی کردی ئەم پیاوە بەس بزانە ئەو مەشاهید و ئەو مەواقیفانێک کە کردیتی چییە واللهی مەفخەرەیە لە ئومەتی محەممەد مەفخەرەیە بۆ هەموو بانخوازێک و مەفخەرەیە بۆ هەموو دکتۆرێک کەوا ئاوا دەبێ دکتۆری موسڵمان ئاوا دەبێ بانخوازی موسڵمان ئاواش دەبێ گەنجی موسڵمان کە هەموو غەمی لەو دینە بخواتن یا ڕەبی خوای گەورە زەی خێرتان داتەوە بۆ جێراگرتنتان خوا دووبارە ئەو برا عەزیزانە موفەق و سەرکەوتوو بکە و ئینشاءڵڵە بتوانین لەمە دوا گەرم و گوڕتر بین بۆ خزمەتکردنی ئەم ئیسلامە هەم لە عیبادەتدا گەرم و گوڕ بین و هەم لە تەڵەب العلمدا گەرم و گوڕ بین و هەم لە داوە و بانگەوازیشدا گەرم و گوڕ بین وصلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين ئازیزان بڕگەی ئەم جارەمان بریتە لە دابەشکردنی خەڵات و بڕوانامە بەسەر سێ قوتابی نمونەیی کە ئەلحەمدولیلا توانیتیان تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەن لەلایەن دکتۆر عەبدوڵڵاوە با بەڕێزیان بفەرموێت ئەو سێ کەسەی کە تەواوی قورئانیان لەبەر کردووە با بەڕێزیان بفەرموێت عەبدوڵڵا عەبدولعەزیز بنوری تۆیا گەر من ببینم نەغمەی جەنەتی ئیسماعیل عەلی خورپەی دڵاکەم باخی زانستی تۆ ئەی دڵاکەم یاسای ژیانم دانیار نەعمان یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستینێ ئێستاش بەیەکەوە گوێبیستی پارتە شعرێک دەبین لەلایەن کاک حاجی کامەران با بەڕێزیان بفەرموێت دەستگای نووری حکمە
دەستگای نووری حکمە درێژە پێدەر و هەڵگری ڕێبازی پێغەمبەرە دەستگای نووری حکمە بەخششی خودایە بۆ ئەم دەڤەرە دەستگای نووری حکمە درەختێکی بەرهەمدەرە دەستگای نووری حکمە درەختێکی بەرهەمدەرە لە قەد و باڵای وێنەی داری خورمایە و ڕەجی خۆی داکوتاوە و بە یارمەتی خودا لق و بازنەکانی لەم هەرێمە سەران سەرە تیشک و ڕووناکی ئەم نورە پڕشنگ دەرە بە پیت و بەرەکەت دەرە دەستگای نووری حکمە لە دوای چاکەی خودا بەرهەمی دەستی پۆلێک مامۆستای سەرکردە و ڕابەرە خودایە کە تۆ لەگەڵمانی ئەم کاروانە هەتا سەرە ئەم کاروانە هەتا سەرە السلام علیکم ورحمة الله ئاوا دووبانی عزیز ئێستاش زۆر گوتمان خەڵاتان دێنێ داوان ئێستا زۆر تامەزرۆ بوو ئێستاش کاتێوە خەڵات بەسەر سەرکەوتوانی ئەم ساڵدا بەش بکەین داوا لە زۆر بەڕێز سەرۆکی دەستگای دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین بفەرموێ بۆ بەخشینی خەڵات بەسەر سەرەتا لە قۆناغی یەکەمی فێرکردن دەست پێ دەکەین شاخەوان عەبدوسەمەد عومەر بە پلەی یەکەم دەرچووە عەبدوڵڵا شاخەوان عەبدوسەمەد بە پلەی دووەم دەرچووە ئەحمەد قاسم سەلیم بە پلەی سێیەم ئەرکان شاخەوان عەبدوڵڵا محەممەد ئاراز عەلی محەممەد دڵشاد خضر بە پلەی سێیەم خی گەورە پاداشتی زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا سەرۆکی دەستگا بداتەوە داوا لە زۆر بەڕێز دکتۆر حوسێن سەرۆکی نووسینگەی دەستگای نووری حکمە دەکەین با بەڕێزیان فەرمووە بۆ بەخشینی خەڵات قۆناغی دووەمی فێرکردن فەرمان فرسەت تۆفیق بە پلەی یەکەم فؤاد لەشکری ڕەمەضان بە پلەی یەکەم ڕابەر موحسین حوسێن بە پلەی دووەم
کۆسار محسین مستەفا بە پلەی سێیەم. خی گەورە پاداشی زۆر بەڕێز دکتۆر حوسێن بەڕێوەبەری نووسینگەی دەستگای نووری حکمە بداتەوە. داوا لە زۆر بەڕێز مامۆستا غەریب بەڕێوەبەری گشتی پەروەردەی دەستگای نووری حکمە دەکەین. با بەڕێزیان فەرموویە بۆ پێشکەشنی خەڵەت. خۆشەویستانەوانی خوێنمانەوە قۆناغی فێرکردن بوو. ئێستا دەچینە سەر قۆناغی یەکەم لە 2 جوزئی. یەکەم هەڵوێست ئەحمەد یەحیا پلەی یەکەمی بەدەستێناوە. هەڵوێست ئەحمەد یەحیا. محەممەد مخلیز مەغدید پلەی دووەم. هاوار لەطیف ڕەسوول پلەی سێیەم. خی گەورە پاداشتی مامۆستا غەریب بداتەوە کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی دەستگای نووری حکمێ. داوا لە زۆر بەڕێز دکتۆر دکتۆر نییە داوا لە زۆر بەڕێز مامۆستا عەبدولەی دەکەین کە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری دەستگای نووری حکمەیە فەرمە بۆ پێشکەشکردنی خەڵک. قۆناغی دووەم 4 جوزئی میقداد قادر بە پلەی یەکەم دەرچووە. محەممەد سەفین بە پلەی دووەم. وەلی شەریف ڕەشید بە پلەی سێیەم. قۆناغی سێیەم 8 جوزئی بارزان عەبدولقادر محەممەد بە پلەی یەکەم. سەفین عەلی عەبدوڕەحمان بە پلەی دووەم. سەفین عەلی عەبدوڕەحمان. ئەحمەد ڕەشید عەزیز بە پلەی سێیەم.
لەوەش تەواو بووە. خوای گەورە پاداشتی زۆر بەڕێز مامۆستا عەبدولوەلی بداتەوە کە بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری دەستگای نووری حیکمەیە. داوا لە زۆر بەڕێز مامۆستا ئەسعەد دەکەین بەڕێوەبەری پەروەردەی نووسینگەی دەستگا. با بەڕێزیان فەرمە بۆ پێشکەشکردنی کاڵ. قۆناغی پێنجەم 16 جزئی یەکەم ئاکۆ نافذ مەحموود پلەی یەکەمی بەدەستێناوە. تکایە برایان لە پشتەوە بێدەنگ بن، دەنگدان دەگاتی ئێرکوانە. یەحیا جەودەت پلەی دووەم. فاضل حەمەدەمین پلەی سێیەم. ئێستاش بەشی گەنجانی بەهرەدار 20 جزئی محەممەد عەلی پلەی یەکەمی بەدەستێناوە. نمرەی 97 مەهدی سەعدی 10 جزئی پلەی یەکەم. عەبدوڵڵا شەمسەددین بە پلەی دووەم. عەبدولهادی محەممەد سوڵتان پلەی سێیەم. بەرایی گەنجانی بەهرەدار محەممەد فاخر بە پلەی یەکەم. خوای گەورە پاداشی زۆر بەڕێز مامۆستا ئەسعەد بداتەوە کە بەڕێوەبەری پەروەردەی نووسینگەی دەستگا. داوا لە زۆر بەڕێز مامۆستا سیان دەکەین بفەرمێت بۆ بەخشینی خەڵات. فەرماستا. محەممەد فاخر بە پلەی یەکەم. مؤمن صالح بە پلەی دووەم. ئەیمەن محەممەد ئەمین بە پلەی سێیەم. مینی پاس ژمارە 442 دیارە ڕێگرتووە ئەگەر زەحمەت نەبیتن بچیتن ڕێگاکەی چۆلکە.
عفون کە مامۆستایانی خۆشەویست وەکو بەڵێنمان پێدا بوون موژدەمان زۆرە یەکێک لە موژدەکانەوەیە ئەلێرە بمێنەوە ئینشاڵڵا نوێژی بە جەماعەت دەکەین شتمان فات ئێستاش ئەو قوتابیانە خەڵات دەکەین کە لە سەر و نۆتیان هەیە و لە قۆناغەکان جیاوازن قوتابی سەنگەر محەممەد عەلی بە نمرەی 91 قوتابی تەحسین صدیق قادر قوتابی ڕێباس حەمەد عەبدوڵڵاه قوتابی جەسام عەزیز مصطفى قوتابی عەلی فەتاح جەمیل بە نمرەی 93 قوتابی محەممەد هونەر ئەحمەد بە نمرەی 92 خوای گەورە پاداشی زۆر بەڕێز مامۆستاسیان داتەوە داوا لە زۆر بەڕێز مامۆستات لێر دەکەین بەرپرسی پێشووی بەشی گەنجان با فەرمێ بۆ بەخشینی خەڵات قوتابی محەممەد عوبێدوڵڵاه بابەکر قوتابی خالید حەیدەر عومەر قوتابی عەبدوڵڵاه محەممەد لوقمان قوتابی عەبدولقەهار عەبدولغەفار زرار قوتابی عەبدولحەمید حەمە ئەمین بە نمرەی 91 قوتابی فاخیر حەمەد حوسێن قوتابی ژیار پێشڕەو عەزیز
قوتابی دانا عەبدولخاڵق قوتابی مؤەید حوسێن خی گەورە پاداشتی زۆر بەڕێز مامۆستا لێر بداتەوە داوا لە زۆر بەڕێز مامۆستا عەدنان دەکەین فەرمێت بۆ بەخشینی خەڵات قوتابی عەلی فەتاح جەمیل قوتابی محەممەد هونەر ئەحمەد قوتابی محەممەد عوبەیدوڵڵا بابەکر قوتابی خالید حەیدەر عومەر هات ليه ده؟ شو يسوي؟ جان؟ كم؟ أوي خالد حيدر؟ دري محمد منار؟ شو اللي قلت هو شيء كم وعليك تابي عبد الله لقمان محمد دري محمد منار تبارك الله ديارها مخي لو دوباره نتو دوباره معناته هذا بيبل رحمه كتابي عبد القهار عبد الغفار زرار كتابي عبد المالك قاسم قناغي حفظ والله قناغي حوت كتابي بريار أحمد كتابي صلاح الدين محمد عليكم السلام ورحمة الله كتابي عبد الحميد حمد أمين كتابي فاخر حمد حسين كتابي جيار بيشرو عزيز كتابي محمد إدريس سليمان كتابي ألند خليل أحمد كتابي سركار عبد القهار حسن ها شو ما طب چه؟ سرکار چه؟ ها سرکار؟ سرکار جان أنا بانك كتابي نياز محمد طاهر ماوەستانی بەڕێز بێزەحمەت ئەگەر هەر کەسێک سیارەی لە پێش ئەو ماڵانە ڕاگرتیە لای ببات
دیارە گلەییان کردیە. کتابی مەسعود حەمەد ئەمین. کتابی هادی تۆفیق.